موچەی مانگی شەش دێت و تیمی سکاڵاکاریش هۆشداری لە فەوتانی چەندین موچە دەدات. ئەگەری ئەوە هەیە هێزێکی بەشدار لە هێرشەکەی سەر لالەزار ڕوبەڕووی سزای ئەمریکا ببێتەوە. ئەحمەد شەڕع لەسەر دژایەتی کواستی کورد پاشەکشە دەکات و پەیامێک گاراستەی هەسەدە دەکات. ئەمڕۆ بەمەرجی ناردنی 120 ملیاری نیوەی داهاتی ناوخۆ. ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە ناردنی موچەی مانگی شەشی فەرمانبەرانی هەرێم. لەم بارەوە دکتۆر ڕەعد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر ڕایگەیاند ئەمە دوای مانگا کە حکوومەتی عێراق بەبێ ڕادەستکردنی نەوت و جێبەجێکردنی ڕێکەوتن لەسەر داهاتی نانەوتی موچە دەنێرێت. وتیشی ئەگەر هەرێم بۆ مانگەکانی داهات و ئەو بڕی بەغدا داوای دەکات لە داهاتی نانەوتی ڕادەستی حکوومەتی فیدراڵی نەکات و هەناردەینەوت دەست پێ نەکاتەوە بەم زوانە موچەی مانگەکانی دیکە نایەت. دکتۆر ڕەعد ئاماژەی بەوەش کرد بۆ ئەوەی ئەم ساڵ هیچ موچەیەکی فەرمانبەرانی هەرێم نەفەوتێت پێویستە حکوومەتی هەرێم بە زووترین کات لەگەڵ بەغدا بگاتە ڕێکەوتن و مەرجەکانی بەغدا جێبەجێ بکات بۆ ئەوەی ئەو موچانەی ئەم ساڵ کەماون بەبێ کێشە بۆ فەرمانبەرانی هەرێم خەرج بکرێت. لە هێرشەکەی سەر هۆتێل لالەزار هێزی سوات بەشداری تێدا کردووە. ئەو هێزە ژمارەیان زیاتر لە 1000 کەسە. ڕاستەخۆ لەلایەن پنتاگۆنەوە پشتیوانی دەکرێت. بەپێی راپۆرتێکی ئاژانسی ABC هەواڵی پارەی ئەو هێزە لەو بودجەیە تەرخان دەکرێت کە ئەمریکا بۆ عێراقی دانەوە. ئامانجی هێزەکەش ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعشە. بەشداریکردنی ئەو هێزە بەو چەکەی ڕاستەخۆ لە پنتاگۆن دابین کراوە ئەگەری ئەوەی هێناوەتە پێش هێزەکە ڕوبەڕووی سزای ئەمریکا ببێتەوە. جێی باسا جگە لە سوات هەریەک لە دژە تیرۆر و هێزی کۆماندۆش بەشداری شەڕەکەی لالەزاریان کردووە. هەموو ئەو چەکانەشی تیایدا بەکار هاتوون فەڕەنسی و ئەمریکی بوونە. هەریەک لە ئاژانسەکانی هاوار و میزۆپۆتامیای نزیک لە ئیدارەی خۆسەربڵاویان کردەوە کەوا شاندی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان و شاندی ئەمریکا لە عەمانی پایتەختی ئوردەن کۆبوونەتەوە. هاوکات لە نوێترین پەیامیدا ئەحمەد شەڕع بە تۆم باراک و شاندی ئەمریکای ڕاگەیاندووە کەوا ئەوان ئامادەن کە لەسەر بژاردەیەک جگە لە جیابوونەوە گفتوگۆ لەگەڵ هەسەدە بکەن. ئەمەش وەک ئاماژەیەک دەبیندرێتەوە شەڕع لە پێداگیری پێشووی لە دژایەتی سیستەمی لامەرکەزی خۆبەڕێوەبەری کورد پاشیمان بۆتەوە و ئێستا ئامادەیە دانوستان قبوڵی بکات. جێی باسا لە کاتی کۆبوونەوەکەدا سیناتۆری ئەمریکی جین شاهین جارێکی دیکە جەختی لە پشتیوانی واشنتۆن بۆ هەسەدە کردوتەوە و سەرنجی خستە سەر ڕۆڵی ستراتیژی هەسەدە لە بەرەنگاربوونەوەی تیرۆر.